بالدوام لم كوماكي داتا استايبي بيستي هاوا هرجو مختالي كي تشبه آفرتان تشبه دالي ئامانجمان لەم سیمینار و وەرکشۆپ و خولانە ئەوەیە تاوەکو کۆمەڵگە کوردی وشار بکەینەوە لە تونتوتی ژیانی کە بەرامبەر ئافرەتان ئەکرێت لەبەر ئەوەی ئەزانین کە تۆ لە ماڵێکە لە خێزانێکە ئاشتەوایی نەبوو دڵنیابە گەڕێکێکی ئاشتەوایی نابێت گەڕەکەکە ئەبێتە کۆمەلگایەکە تۆ کۆمەلگایەکی ئاشتەوایی نەبێت بێگومان ئەم چالاکیانە بەردەوام بن ئەم ساڵ ئێمە وەکو زانکۆی سۆران بەڕاستی جیاواز لە ساڵانی تر ئەچینە دەرەوەی زانکۆ هەوڵەی بچینە قوتابخانەکان وەک کچان وشارکەینەوە لە نەکەر کچان بەڕاستی یعنی قوڕانی وشار بکرێنەوە. هەڵسان بە ئەنجامدانی سیمینارێک لە هەماهەنگی لەگەڵ زانکۆی سۆران و باس لە هەندێک تەوەری گرنگ لەسەر ئەو توندوتیژە خێزانن کە لە نێو کۆمەڵگای ئێمە ڕۆژانە ئەنجام دەدرێن و لەبەر چاومانن و چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە توندوتیژیانە هەڵساوی. ئێمە لەم پیشانگایە بەشداریمان کردووەکەوە ئەبینن کۆمەڵە کەرەستەی فلکلۆری دەستکرد ئەم بەرهەمانە هەمووی ئەچنە خانەی فلکلۆرەوە هەمووی بەرهەمی دەستکردی باو باپیرانمانە کە زووتر لە بواری ژیانیاندا ئەم شتانیان بەکارهێنەوە. ئەم پیشانگایە بەحەقەت ئەمانجێڕێتەوە ئەو سەردەما کە باوکو و باپیرانی ئێمە چۆن ژیاون بە چ کەرەسێکی سادە کە خۆیان دروستیان کردووە بە چ شێوەیەک ئەو ئامێرانە لە ژیانی ئیم ڕۆماندان نەک لە شارەکانە لە گوندەکانیشان نەماوە بەڵام بۆ ئاشناکردنی نەوەی نوێ کە ئاخۆ باپیرانمان چۆن ژیاون ئەم پیشانگایە کراوەتەوە پێم وایە بایەخێکی زۆر زۆر چاچی هەیە چونکە بۆ بەڕابردوومان ئاشنا دەکا فێرمان دەکا کە چۆن ئەم میلەتە توانیوێتی پشت بەخۆی ببەستێ و خۆبژێوانە بتوانێت ژیانی خۆی بەڕێوە ببا. مشروع لك عربي مواصلة هذه المدبر ثلاثة عربية ئەڤە پەرتوخانەیەکی ئەم بەتکەین هەریکاریە مەکتەبە خانی کو نێزیکی 10,000 کتێب بێ بەرامبەرکردنە پرۆژەیدا مەلبەرە ئەم چەندین مەکتەبێک دیڤەکەین کەمپان هەروەسا ئەم تەژیع خەڵکی بکەین بۆ خوندنا کتێبە. ناوا کەمپادا پەرتوخانە کابێ ئەحسایات دمەیت وێ هەیڤێژی بوون بسەدا یعنی دەها دەربازکردن بوون بسەدای تاتین ئەvێ مەکتەبێ و کتب استعارە کردین و خوێندین و نەشاتاتێ هاتینە چێکردن دەها نەشاتل وێ پەرتوخانێدا هاتینە چێکردن.